شهر الخير هل علينا حقق يا رب. یەکێک لە بنەماگرنگەکانی فەلسەفەی ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەوەیە کە موسڵمانان با کردەوە بکەونە بیری ئەو کەسانەی کە کەم دەست و برسین و هەموو مانگەکانی ساڵ لەو حاڵەتە سەختەدا دەژین. ئەم مانگا دەبێ مانگی پاشەکەوتی دارایی و سامان و خواردەمەنی بێت بۆ ئەوەی لا شوێنی خۆیدا خەرج بکرێت و پێشکەشی هەژار و برسیەکان و ئەو چین و تێژانە بکرێت کە زۆر پێویستیان پێیەتی. بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە بە پێی راپۆرتی ڕێکخراوی خواردن و کشتتوکاڵی سەربانەتەوە یەکگرتووەکان فاو وڵاتانی عەرەبی لە مانگی ڕەمەزاندا لا ڕیزی پێشەوە یەکەمین وڵاتانی بە فیڕۆدەری خواردن و داراین. ئەوەی زۆر جێگای سەرنجە لە مانگی ڕەمەزاندا زۆر زیاتر لە مانگەکانی تری ساڵ هەڵەخەرجی و زێدەڕۆیی و بە فیڕۆدان تۆمار دەکەن. شانشینی عەرەبی سعودی نەک هەر لە نێو وڵاتە عەرەبی و ئیسلامیەکاندا پلەی یەکەمی بە فیڕۆدانی خواردەمەنی تۆمار کردووە، بەڵکو لە ئاسی جیهانیشدا یەکەمە کە ساڵانە بڕی 13 ملیار و 300 میلیۆن دلار خواردن بە فیڕۆ دەدات کە زیاترە لە کۆی داهاتی ساڵانەی وڵاتانی سۆماڵ و جیۆبۆتی و مۆریتانیا کە هەر تاکێکی سعودی ساڵانە 250 کیلۆگرام خواردنی لەو زیادەڕۆی و بە فیڕۆدانەدا بەردەکەوێت. لە وڵاتی ئیمارات ساڵانە بڕی 4 ملیار دلار خواردن بە فیڕۆ دەدرێت. لە کوێیت ساڵانە 1 ملیۆن تەن خواردن بە فیڕۆ دەدرێت، واتە هەر تاکێکی کوێیتی 400 کیلۆگرامی بەردەکەوێت. وڵاتی قەتار 1 ملیۆن و 400 هەزار تەن بە فیڕۆ دەدات، واتە 636 کیلۆگرامی ساڵانە بۆ هەر تاکێک. بەپێی راپۆرتە جیهانیەکان ساڵی 2050 جیهان پێویستی بە زیادکردنی بڕی لە 60 ئێستای پێداویستیە خۆراکیەکان هەیە کە لەم کاتەدا لە 10% دانیشتوانی جیهان لە ژێرهێڵی هەژاریەوەن. گەرچی لە هەرێمی کوردستان راپۆرتی زانستی و ئەکادیمی باوەڕپێکرا و لە دەستدانیە کە ئاماژە با ڕێژە و ژمارەی هەڵەخەرجی و زیادەڕەوی و بە فیڕۆدان بکات بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا، بەڵام بەرزبوونەوەی خواست لەسەر خواردن و پێداویستەکان و بەوەش بەرزبوونەوەی نرخەکان باشترین بەڵگەن کە لە مانگە پیرۆزەدا بە پێچەوانەی فەلسەفەی ڕۆژوو مامەڵە لەگەڵ ئامادەکردنی خواردەمەنیدا دەکرێت بەهۆی خەمساردی حکوومەت و دەسەڵاتدارانیش بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان و نەبوونی چارەسەری زانستیانی خۆڵ و خاشاک و ئاوەڕۆ لە هەرێمی کوردستاندا ژینگە و سەرچاوەکانی ژیان و بژێوی خەڵک بە تەواوی کەوتونەتە مەترسیەوە.